منافق اگر درچه لەگەڵی شەوە جیهاد هاوڵیت کە تەنها هەوڵ ئەدا زیاتر تووشی فەشەلێکان لە دینیش و لە دنیاشتر قەد ئیسڵاح ناکە قەد پشتیوانە نابێ بەتەما نەبی سەرێ بخە بەتەما نەبی ڕێزی تۆی لا پشتیوانیە ئەنجا دواترە فەرمێکی وەلە ئەوضەعوا خلالكم الفتنة ئەوضەعوا لە وەضعەوە هاتووە یعنی نێوان هەردوو مسلمان و فیتنەیەکی تیادانی منافق ئەوە بۆی لەبەر یەکیان هەڵوەشێن هەردوو مسلمان بەیەکەوە بەینیان خۆش نییە فیتنەیەکە خاتە نێوانیانەوە منافقەکە دەمە زۆریش بووە ئەگەر بڕۆن تاریخی ئیسلام بخوێنەوە بە تایبەت ئەوەی کە لە نێوان زانایانە ڕوویداوە شۆکە بن لە فیتنەی منافقین کە خستویانەتە نێوان زاناکانیشەوە یەکێکۆ ئیمامی ئەحمەد ئیمامی کەڕابیسی ئیمامی تەبەری کەوتونەتە نێوانەوە فیتنانە ئیمامی کەڕابیسی لەگەڵ ئیمامی ئەحمەدا منافقێک کەوتە بەینیانەوە تازە خەلیفە مردبوو و براکەی هاتبوویە جێگەی کە منهجی حەقی تەبەنی کردبوو ئەیوت قورئان کەلامی ئەڵڵایە نەیەوت مەخلوقە و ئیمامی ئەحمەدی لە سجن ئازاد کردبوو لە عێراقا و خەڵکیش لە ئیمامی ئەحمەد کۆ بووبوونەوە لەبەرەوەی ئەو لە کاتی فیتنەکەیە ثابت و جێگیر بوو خەڵکی هەمووی کۆ بووبوونەوە لە ئیمامی ئەحمەد وەکو ئیمامێکی گەورەی خۆیان سەیریانە کرد باشە لە پڕ معتەزیلەکان فیتنەیەکی کەیان بڵاو کردەوە لە ناو خەڵکە خۆیان شاردبوویەوە لە کون و کەلەبەران نەیانەوێرا باشکرا بڵێن قورئان مەخلوقە هەستان وتیان ئەلفاظی ئێمە بە قورئان مەخلوقە یعنی ئەو قورئانی ئێمە خوێنینەوە سەوەی ئێوە گوێتان لێ بوو یعنی گوایە لە منەوە دەرەچووە مەخلوق ئەزایەوە مەخلوقە نە ئەوی تۆ گوێ لێ بوو چییە وە کەلامی خوایە ئەی جوڵەی قورگی من چییە ئەویان مەخلوق باشە هەستان چوون منافقەکان بۆ لای ئیمامی کەڕابیسی وتیان ئەلفاظی ئێمە بە قورئان مەخلوقە یان نا کەڕابیسی وتی مەخلوق نییە هەر کەلامی خوایە چون بۆ لای ئیمامی ئەحمەد وتیان کەڕابیسی ئەڵێ ئەلفاظی ئێمە ئەبول حەسەنی کەڕابیسی یەکێکە لە هاوڵە گەورەکانی ئیمامی شافعی لەگەڵ ئیمامی ئەحمەدا بێکەوە تەلەبە بوون لای شافعی لەگەڵ ئیمامی ئەحمەدا بێکەوە تەلەبە بوون لای شافعی هەردوو کیشانێکە بوون لەوانەی کتێبی ئەلحوجەی ئیمامی شافعیان لەبەر کردبوو کە لە عێراق نووسیبووی منهەجی عێراق وتی ئەوەی بڵێ ئەلفاظی ئێمە بە قورئان مەخلوق نییە کەلامی خوایە یا بڵێ مەخلوقەوە مبتەدیعە گومڕایە ئەوەی وا بڵێ یەکەم جار ئیمامی ئەحمەد کە ئەم مەسەلەیە هات نەی ئەویست قسەی تیا بکە ئەی قسەکردن لەو مەسەلەیە بیدعەیە ئەگەر بە حەقیش بێ وەسە ئیمامی کەڕابیسی کەوتبووی ئەلفاظی ئێمە بە قورئان کەلامی خوایە مەخلوق نییە قسەکەی پێکا بووی بەڵام ئیمامی ئەحمەد پێی باش نەبوو ئەو دەرگایە بکرێتەوە لە ناو مسڵمانانە ئیتر قسە لەو بابەتە ناکەن ئەوە بوو دوایەوە فیتنەیە کەوتە بەینی ئیمامی هوزەلی و ئیمامی بوخاریشەوە لەسەر ئەوە ئەوانیش بەینیان تێک چوو کە ڕەفیقی یەک بوون حەدیثیش لە یەکتریە گێڕنەوە بوخاریش و هوزەلیش یحیای هوزەلی ئەوە بوو ئیمامی ئەحمەد وتی ئەوەی وا بڵێ مبتەدیعە بدعی وتووە کابرای منافق ڕای کردەوە بۆ لای کەڕابیسی قال ئیمامی ئەحمەد وتی ئەوەی بڵێ ئەلفاظی ئێمە بە قورئان کەلامی خوایە ئەوە مبتەدیعە کەڕابیسیش وای زانی ئیمامی ئەحمەد لەسەر ڕاکەی بەرامبەرە کە ئەلفاظی ئێمە بە قورئان مەخلوقە کە ئەوە ڕای معتەزیلەکان بوو تیدە باشە ئەلفاظی ئێمە بە قورئان مەخلوقە کابرای منافق ڕای کردەوە بۆ لای ئەحمەد وتی یارە وەڵا کەڕابیسی وتی دەکەواتە ئەلفاظی ئێمە بە قورئان مەخلوقە باشە ئیمامی ئەحمەدیش وتی ئەوەی وا بڵێ ئەوە جەهمیە و جەهمیەکانیش لا ئیمامی ئەحمەد کافر بوون نوێژیان لە پشتەوە ناکەن کابرا ڕای کردەوە بۆ لای کەڕابیسی وتی ئیمامی ئەحمەد وتێتی ئەوە جەهمیە ئیمامی کەڕابیسی وتی چی بکەم لەم کابرایە ئەم قسەی کرد ئەڵەی مەخلوقە کافرەیەکە ئەڵەی مەخلوق نییە مبتەدیعەکە تەبدیعەکە چی لێکم ئەوە بوو دوایی کابرا چووە بۆ لای ئیمامی ئەحمەد وتی کەڕابیسی گاڵتەی پێکرد ئیمامی ئەحمەدیش قسەی بە کەڕابیسی لەگەڵ یحیای کوڕی مەعین هەردووکیان دەستیان کرد بە قسەکردن بە ئیمامی
كرابيسي وهجريان كر وتبديعيان كر چونکە ئەوان با بڵێن سوڵتە لە پشتیانەوە بوو لەو کاتەیە و سەرکەوتنیان بەدەستێنا بوو بەدەست معتەزیلەکانەوە بۆ خۆی کەرابیسی داما و دەمکوت کرا و سەرکوتیش کرا حتا یحیای کوڕی مەعینەی و خەڵکە نێرم لێی بە خەڵکە نێرم فەلاقیکە دارکاریکە و نێڵێ لە ماڵەکەی خۆشی بێتە دەرەوە باشە ئەو فیتنەی کە منافقین ئاوا کردویانتە بینی و دوو ئیمامە گەورەوە ئێستا دوو مسڵمان چۆن ڕزگاریانە ئیمامی بوخاری کە چوویەوە بۆ بوخارە دیناری ئاڵتونیان بەسەرا هەڵایە ئەمەنیان خۆشەوی زەمەنیان ڕێز لێگر خەڵکی خۆراسان یحیای هوزەلی کە مامۆستای خۆی بوو لە سەرەتایە یەکێ بوو لەوانەی دواتر خۆی گوێی لە ئیمامی بوخاریە گرت هەستان لە سەردەمیەویشە کێکیان بۆ لای ئیمامی بوخاری وتیان لەفظی ئەمە بە قورئان چییە ئیمامی بوخاری فەرمووی هەموو عەمەلێکی ئینسان مەخلووقە خوا دروستی کردووە هەموو عەمەلێکی ئینسان مەخلووقە خوا دروستی کردووە ئێوارە قسەکە هیچ کێشەیەکی تیا نییە حتا ئەڵێن بوخاری یەکەم کەس بووە کە جیاوازی کردووە لە نێوان ئەو دەنگەی کە تۆی بیستی لەگەڵ ئەوەی کە من دروستیەکەم بە دەنگەژیەکانم دروستیەکەم ئەو جوڵەیە ئەمەی بە کردداری خۆم زانیوە بۆیە ئەجریشی لەسەر وەرەگرم ئەوەی کەشی بە کەلامی خوا زانیوە کە تۆی بیستی تۆش کە گوێت لە کەلامی خوا بێت چی وەرەگری ئەجر وەرەگری ئەگەر بێت و ئەوەی تۆ گوێت لێتە بێ مەخلووق بێ ئەجر وەرەگری ئەجر وەرناگری وایە ئەگەر بێت و ئەوەی منیش کەلامی خوا بێ دەنگە جوڵەکانی ناوەشم ئەجر وەرەگرم لەسەری نەوەڵا چکە خۆمی چم نەکردەوە بەکردداری خۆم بێ و بەشەی ئەنجاوی دەرەچێ کەلامی خوا بێ هات وای بە بوخاری وت بوخاری وتی هەرچی کردداری عەبدامی مەخلووقە ئەم منافقە چوویە بۆ هوزەلی گێڕایەوە هوزەلی جوتی ئیمامی بوخاری مبتەدیع ئەو گومڕایە کەس گوێی لێ نەگرێت مەجلیسی یەک کەسی تیانە ما ئیمامی مسلم نەبێت کاڵێ دەیان هەزار کەس لە مەجلیسی دانیشت ئەوە منافق کەوتە بینی بوخاری و هوزەلیشەوە کە کۆنە مامۆسایی دوای ئیمامی بوخاری کە حەدیثی لێ گەڕایەوە ناوی هوزەلی بە کونیا هێنا بە ناوی خۆی نەهێنا چونکە زۆر حەزێتیە بوخاری زۆر ناڕەحەت بوو بەهۆی ئەوە ئیمامی تەبەری گەورە مفەسیرە زان چۆن مردووە ئەنێ جاری کەش باسم کردوێ بەس با پێتان بڵێم تەبەری لە بەغدا نیشتەجێ بوو کتێبێکی نووسی طبقات الفقهاء لە کتێبەکەیە ئیمامی ئەحمەدی تیانە نووسی تیان بۆ ئیمامی ئەحمەدە لە طبقاتی فقهاء ئانە نووسی وتی لەبەرەوەی ئیمامی ئەحمەد گەورە محەدیثە بە تەمام طبقات المحەدیثین بنووسم لەوێ بینووسم هەستان وتیان ئەمە دژی ئیمامی ئەحمەدە ئەو وەختە ئیمامی ئەحمەد نەمابوو کەسێکی تر کە بڵێن تقریبان بە سێ پشت ئەگاتەوە سەر ئیمامی ئەحمەد ئەو مابوو ناوەکەی من بیر چۆتەوە نەزانم ئەبوو بەکری فەیاض ضەوا بزانم شتێکی لەو بابەتەیە ئەو وەختە ئەو مفتی حەنبەلیەکانە و خەلیفە و ئەهلی عێراق هەمووی گوێ لەوەگرن لەسەر ئەم قسەیە ئەو بەکری فەیاض ڕقی لێ ئەڵەسێ قسە زۆرە لە بە تەبەری تەمەنباری زۆرەکەن دوای ماوەیە پرسیاری حەدیثی غەدیرەکەن لە ئیمامی تەبەری حەدیثی غەدیر حەدیثێکی صحیحە ئەوەی ئەصحابی عەباکە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئەهل بەیتی خۆی ناویانە بوو کە حەسەن و حوسەین و فاتیمە و عەلیە لەگەڵ عەباس ئەڵەمانە ئەهل بەیتی من ئەو حەدیثە تەصحیحەکە لای زۆرێک لە حەنابیلەکانیش تا و کاتە حەدیثەکە تەضعیف کرابوو کاتێکە ئەبوو بەکری فەیاض بیستی ئیمامی تەبەری تصحيح حديثك كردوتي شيعية رافضية أو حديث شي تصحيح كردو لداخل ما كردوتي بويا هستان بولاي خليفة روشتن تاوان باري عن كربتي بوي كإمامي طبري شيعي انجا هستان طبري درسي عن ليه ممنوع كله مزقوته كبيليته البوينين بيليته نيوته دواي مزقوت خوش عن ليه ممنوع كرهاتو شوي ناكا دوایوتیان لە ماڵەکەش یا بۆی نیە دەرز بڵێتەوە دوایوتیان کەس بۆ سەردانیش نابێ بچێتە ماڵەوە بۆلای تا لە ماڵەکەیان مرد وەفاتی کرد کە وەفاتی کرد وتیان کەسیش بۆی نییە بیێنێتە دەرەوە بینێژێ نوێژی لەسەر بکە و کفن و دفنیکە ئەوە شیعە بۆ بە مرتەدی مردوو تا کۆمەڵێ لە خزم و کەسبکاری خۆی ڕۆشتن لە ماڵەکەی خۆیان شۆردیان و ناشتیان و هەر لە ژوورەکەی خۆیان ناشتیان
قبرەکە ئێسش ئەو شوێنە ماڵی خۆی ژووری خۆی نەیانهێش بە مەیتی بە مردویش بێتە دەرەوە. ئەمەش هەمووی فیتنەیەکێ کۆمەڵە منافق ئەکەوتنە بەینەوە ئیمامانەوە ئاوایان دێت.